وڵاتیە لەلایەن سەفارەتی عێراقیەوە لە پاکستانەوە ئاگادار کراینەوە کە هاوڵاتیەک هەیە لە زیندان لە پاکستان لە 2011ەوە لە زیندانە ینی 10 ساڵ زیاترە و ئەم هاوڵاتیە ئەڵێ من عێراقیم و خەڵکی هەڵەبجەم. بەڵام دڵنیانین هیچ دۆکۆمنتێکی پێ نییە بزانین خەڵکی هەڵەبجەیانە و دڵنیانین تەنانەت ئەیانەوێ دڵنیا بنەوە ئەگەر خەڵکی هەڵەبجێ ئەم هاوڵاتیە و کەسەی ناسێ لێرە و دۆکۆمنتی هەیە ئاگداریان کەینەوە تاکو لەوێ بیکەن بە خاوەن پاسپۆرت یا لیزە پاس و بێتەوە بۆ هەڵەبجە چونکە ئەوان ترسی ئەویان هەیە گەر هات و خەڵکی هەڵەبجە نەبێ و دوایی بێتەوە ئێرە لەوانەیە ببێ کێشە و گرفت بۆمان نەتوانین چارەسەریکەین بۆیە ئەیانەوێت دڵنا بن کە خەڵکی عێراقیە و خەڵکی هەڵەبجەیە. جام هاوڵاتیە بەڕاستی کەس لەوێ نایناسن ئەمانەوە بانگەشەیەکی ئەوەی بۆ بکەینکەوە ئایا ئەم هاوڵاتیە خەڵکی هەڵەبجەیە دانیشتوانی پارێزگای هەڵەبجە یا پارێزگای سلێمانی ئەیناسن یان ناچونکە ئەوان ئەوڵێ من کوردم و خەڵکی هەڵەبجەم و ئەمەوێ بێمەوە بە عێراق و 11 ساڵە سزنە فەقیرە لەبەر ئەوەی کەەوە تەجاوز حدودی کردوانی بە قاچاق چووە بۆ پاکستان کاتی خۆی وەوێ بێتەوە. اینجا ئەگەر دڵنیا بووینکەوە خەڵکی هەڵەبجەیە خەڵکی سلێمانیە ئەو کاتە ئەتوانین بگەین بە دۆکۆمنتەکانی و بگەین ئەوەی کەەوە فعلەن ڕەگەزنامەی هەیە جنسێ هەیە و خەڵکی کە سوکاری هەیە ئەو کاتە ئەتوانین بۆیان بنێرین لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندەکانی دەرەوە ئەو کاتە ئەتوانن ببن بەوەی کەەوە بێتەوە بۆ عێراق و بێتەوە هەرێمی کوردستان.